ئەم کاروانە با سەدان کیلۆمەتر ڕێگا دەبڕن و هەنگاودەنێن بۆ ئەو سنوورانی کوردستان کە مەترسی دەست درێژی دوژمنی لەسرە. ئەم هێزە لە چەند بەشێکی گرنگ پێک هاتووە و چەندین چەکی قورسیان پێیە. یەکێک لەم بەشانە ڕۆڵی کەتیبەی تانکە لە ڕوبەڕووبوونەوەکان و گۆڕەپانەکانی جەنگ. سەربازی ونی ئەم جارە چیرۆکی سەرکەوتن و ئازایەتی پێشمەرگەیەک دەژێڕێتەوە کە سەرپەرشتی ئەم تانکانە دەکات بە درێژایی هەزاران کیلۆمەتر لە سەنگەرەکانی جەنگ لە سنووری خاکی کوردستان. ئەوانە بەشێک بوون لەو هێزانەی پێشمەرگە کە بوونە بربەست و قەڵغانی پاراستنی کوردستان. ئەوان بە درێژایی سەدان کیلۆمەتر سەنگەریان لە دوژمن گرتووە و ئامادە و گیان لەسەر دەستن و نیشانیان گرتووە لە هەر دەست درێژیەک سەختی و زەحمەتی و مەترسی نایان وەستێنی. ئەم پێشمەرگەیە بە تەمەنێکی زۆر و بە ئیرادەیەکی بەهێزەوە زیرەکانە مامەڵە لەگەڵ ئەم تانکانە دەکات و بەکاریان دەهێنێت بۆ پێکانی ئامانجەکانی و لێدان لە دوژمن و گورزوەشاندن لە دوژمن لە گۆڕەپانی جەنگدا. پێویستی بێزانین کە ئەم ببین ناو لەشکری کوردستانی و خزمەتە ملەتی خوب بکەین و خزمەتە پێشمەرگەی بکەین و دەست پێکێ هەندە خولت ئامادەیی و سەرەتایی بۆ وان ئەفسەر و برا پێشمەرگە کرد و الحەمدولیلا کارێکی زۆر هەبی لەشەڕی دژی داعش. ئەو چالاکیە و ئەو مێرخەسێت لەشکری کەتیبە تانک لەشەڕی دژی داعش هو وكيل بيجي داس كارتا كاف سناهي نبي بري هندي قال خول وتدريب وآماده كاري مهبين وعند مناورات سربازي جهات نكرن جناب فرمانده حزب پشتیوانی یک شخصیت بارزانی و جناب سروک خوشتوی مسعود بارزانیش آماده بی لیکن مناورات سربازی بری شر داعش ما باور یک زور هبی بود پشمرگانه کودی که هک ملت ما تویجی قیرانه که دوشی شر کی بید و ما زانی کودی تویج بید چونکی دشمنت دور برد کردستان ما همه دشمن و نحزن ما زانی روزی که هر اف دشمنه دیکاره که دوشی ملت ما کنو دسته خودش کنه ملت ما برای سپاس به خودی و سپاس بوان فرمانده حزب پشتیوانی کل سرطای بنیاد که اساسی دانا بو مشکرنا اوان افسرا و دابین کرنا چل مکینه دبابا چل تشت ضروری بوان دبابانا حتی امشنا و دبابانا جارکادی بیت کار کردن و دابش بیت الهنده و اغلب الشر دیجیتا داعش دا ئەم کەتیبە لە چەندین تیمی جیاوازی پێشمەرگە پێکاتووە کە هەر یەکێکیان ئەرکێکی تایبەت و مەترسیدار و گەورەیان لە ئەستۆدایە. ئەم ئەرکەش هەموو بە چاودێری و سەرپەرشتی محەممەد زەکی دەبێت. خزمەتکردن لێرە و لەگەڵ ئەم تانکانەدا زۆر زەحمەتە و پێویستی بە هێز و ورەیەکی بەرز هەیە. سرکردنك هر هجومك وهر جبهك تبيت آماده کاریه که باش بتکرن. هگه تو آماده کاریت باش بیکرن
اكيد او آماده کاری تو کی تو دل میدان شری دا سود لیوالگیری اجا دست پید کرد آماده کاریا پیشمرگی خو حالت نفسی پیشمرگی تدریبا پیشمرگی قهر یعنی وقتی به درسوزا پیشمرگی تبید او پیشمرگی تا وچه که گران دا تبید درسوزی یک هبید خمک هبید اندفاع عقلالی هبید کو دوید بچید بشر بکن یا دوی ام بین دا بابا خو تبید از آماده کاریا او تانک توا بکم چل چکی سلاح حیوانی درز بید چکیوانی توا بید و آلیات او دبابه یا رکوپیک بید نیوکاره که نرواستید آماده کاری نخرات بید که بری ام بجدار بین هر شرکی هکه آماده کاریه ما تواو کرن و امزانین که ام دی کل که هزه هرش کن از اون فرمان دا او در خودچانین من دست من و دست چپ تنسیق اک بین آمده هبید کی و پیوستی مبید ام بچین هاری کاری هم کن هکه او ما از بینیم هکه از امانه آماده بکن هر هجومه که هر واجبه که ام دشین تواوی جیبه جیبه لێرە ئۆتۆمبیلێکی بۆم ڕێژکرا و هێرش دەکاتە سەر هێزی پێشمەرگە بەڵام لەلایەن محەممەد زەکی و هاوکارەکانیەوە بەرپەرز دەدرێنەوە و تێک دەشکێنەوە. محەممەد زەکی ئەو سەربازەونەیە ئەو ڕێنمایی دەدات بە شۆفێری تانکەکان لە چۆنیەتی ئاراستەکردنی لولەی تانک و جێگیرکردنیان لە بەرامبەر دەست درێژیەکانی دوژمن. طبعا ام هكا بين طائفه دبابه 4 نفرن 4 پشمرگنا یک توکری یکیه سایق دبابه نه سایقه که سیاره که عادیه که دیدی بجی در شارعی چید ریکه که چید هکا بزانی دو تیر را چید اوه که چون میدان شری پیشبینیه که 5 متری تبید برکا خودانید او سه شارعی ناچید او دیگه تا دوله که دیگه تا کنداله که دیگه تا هندکومه که برا گه تا ساتره که دیگه تا خندقه که او سایقه تبید بیتا مشق دان بیتا فیل کرن کدی چوا دبابا خو ربط هکه تقل هاتا کرن چوا دبابا خو دی بتا پس ساتره کی نا دبابا خو شیر توا تبی دبابا خو بتا پس ساتره کی آگری دشمنی پارزید و تأثیر دشمنی خوب کرد ام هکه بین واجبه مخابری او واجبه مالی او واجبه پشتی امردان امر طائفی که او نوع دشمنی برکاته چیه؟ او گوله نو دبابه دا چه گوله خارق بی چه گوله مهداد بید او گوله ده هل بجیرید دیکتت بلا معنی دا گرید توپا خو واجبه خوب بزانید واجبه پشمرگی میسی او دبابه دا تقکره او تبی بزانید دشمنی ویل کیویه او بکرا خواه تجدید او مدای دشمنی درست بین داره نشانه گوله اولی دلیده یه دمین تو امر طائفه سرپرشتی هر 3 نفری دیده کرد او واجبات هر طائفه که دبابه او واجبات وانا میدان شرعی ئێمە وەکو هێزی پشتیوانیەک بە سەرکردایەتی بەڕێز فەرماندە سیاد بارزانی و بە سەرپەرشتی بەڕێز جەنابی محەممەد زەکی ئێمە لێرە لەگەر هەڤاڵان و ئامادەین لۆ هەر بەرپەرزدانەوەی هەر دوژمنەچی ئێمە بە ئەسلی ئەشەڕ ناکەین ئێمە بە مەبدە بە زور ئەشەڕ دەکەین و ئامادەینەش لە هەر حاڵەتێک لە هەر کاتێک هەر دوژمنێک زەفەرمان پێ بدات بە توندترین شێوە وڵامیان بدەینەوە و هەرگیز ناترسین ئێمە لە شەڕ. ڕۆڵی عەمید محەممەد زەکی ڕاستی ڕۆڵێکی گەلێکی گرنگە ئەم هەموو وەختایت بن وەکیت بێژن بن فەرمانەوەدا هەر وەختی ئەو ئەمر بکەتن بۆ هەر جیهێکی ئەم بچینی ئەم ئامادەینە وەختی و ئەمر کرد ڕاستە دەبابێت کەونن جارە هەی ئەم شەونخونی دەداتکەین یعنی هەندی ببێ یا ساردە گەرماڵ مەدەت جارە هەی وەختی ئەم بچینە یعنی هجوومێکی بۆ نمونە ئاستەنگێک زۆر وەکو ئەس شوفێر بۆ من تێنە پێش عنی جارە هەی ئەس نەشم بە قەناسا سەری خۆ بین مەدەری بۆ نمونە جارە هەی تو دل فەرعێکی چ احتمالە یعنی فەرعێکی وڕەخەیدا ئینتیحاری بۆ دەبێتن یعنی ئاستەنگێن زۆر بۆ مەچێت بن کاتێت هجوومەدا بەس ئەم وێ ئاستەنگی وێ ماندیبوونی هەمیل پشت گوێ خۆدات هاوێژین وەکیت بێژین ئەم هەمیت کەین بۆ کورد و کوردستانی بۆ ئەوەی خەلکێمە بە ئازادی و بەسەربلندی بژیتن هەدەفەمە تنێ پاراستنا کورد و کوردستانەیە لە هەموو میحوەرەکان لە هەموو شەڕەکان 24 کاتژمێر لە ناو تانکەکەی خۆمانین بە هەموو شێوەیەک ڕوبەڕووی دوژمن ببینەوە زەربەی زۆر گەورەمان لە دوژمن داوە 24 ساعت شەو نخونیمان کردووە لە ناو ئەم تانکە کە ئەم تانکە پێویستی بە 4
نەفەری قارەمانی هەیە پێویستی بە چار پێشمەرگەی قارەمان هەیە چونکە تانکێکی کۆنە ئەگەر ئەو تانکە لەسەر لەدەست هەر جێشێک بێ بڕاستی ناتوانێت بەکاری بێنێ بەڵام ئێمە وەکو پێشمەرگە بە کارمان هێنەوە و زەربەی زۆر گەورەشمان لە دوژمنداوە. ئەرکێکی دیکەیان پێشمەرگانە لە دوای تەواوبوونی جەنگ چاودێری تانکەکان دەکەن و چەک و تفاق دابین دەکەن و دەست دەکەن بە ڕێخستنەوەی تانکەکان لە ڕێگەی چەندین پێداویستی تایبەت بە تانکەکانەوە. یەکێک لە هۆکارەکانی سەرکەوتنی ئەم کەتیبەیە دەگەڕێتەوە بۆ هەرەوەزی و هاریکاری لەگەڵ یەکتری لە ڕاپەڕاندنی ئەرکەکەیان و زیرەکی و ئیرادەی ستاف و سەرپەرشتیاری ئەم بەشە. ئەس هەندی تێم و وەکیل بێژی پێناسەکی بۆوان قەهرەمانە پەیدا کەم ئەزی نەشیم. ئەم پێشمەرگێت عمرێت توان وەکیل بێژێت عمرێت جەحێلێکی 20 ساڵی 25 ساڵی 3 ساڵی بێنەوتوێ دەبۆبێدا و بێنە بەرامبەری وی جۆرە دژمنی و پوولیا بەرزانە. ئەس دەعوال هەمە هەواڵات کەم هەمە جەحێلێت کوردستانی بکەم و وەکیل بێژێت ئەوان پێشمەرگانە بخۆ بکەنە نمونە ئەو ژوەکی وانە دڵسۆز بن ئەو ژوەکی وانە خۆ بکەنە پێشمەرگێت قەهرەمان ئەو پێشمەرگانە ئەم هەندی ڕێز و احترام و ئەوێ دی لێ بگرین چ جارە ئەم ناگەهینە ئاستێ ئەو تەضحیەوان دای ئەو خڵمەتەوان بۆ ملەتی مەکی. بەکارهێنانی ئەم تانکانە زۆر زەحمەتە هەر لە ڕۆڵی شۆفێر لە کاتی هێرشکردن و بەرگری و مەترسی قەناس و بۆمبی چێنراو هەروەها ڕۆڵی فەرماندەی تانک کە لە دەستنیشانکردنی ئامانجەکانی دوژمن خۆی دەبینێتەوە و چۆنێتی پاراستنی ئەم تانکە و کارپێکردنی. ڕۆلی کەتیبەی دەباباک ئەم بەشێکی لە هێزە پشتیوانیەک ئەم ببینە پاڵپشت ئەلگەل هەمی یەکەی هێزی پشتیوانیەک الهەونات الراجمات المدفعية الهندسة وأمجي بشكين كتيبة دبابة بطلوني مشات آلي لقي دروع أم بينا بالبشت بو أون بشمرجت سنجري هر جيكي هر محوركي بيوستي بمهبت لهر روش أواي محوري كركوك حتى جهيتا شنجار ما بالبشتيك تواوا كري وشاهد ودليل ما هم فرمان دام هم بشمرجت لشكل كردستان الزانن وهر واجبك بيت جاكي بيت نشرت أن بيجن أو محور تابعي ميان أو محور تابعي مياه هم السنورة كردستاني حل شنجار حتى خانقين مندلي أم دانين جبهد ما أم آمادينا بال بشتيوان بشمرغانا بگرين أو سنجريت آماده لە سەرەتای هەر هێرشێک یان بەرگریەک ئەوان ئامادەکاری تەواو دەکەن و خۆیان تونند و تۆڵ دەکەن دواتر هەنگاو دەنێن بەرەو ساتر و سەنگەرەکانی ڕوبەڕووبوونەوە لەوێ ئامانجەکەیان دیاری دەکەن و پلان دادەڕێژن هاوکات هێزی پێشمەرگەش سەنگەرەکان تونند و تۆڵتر دەکەن و ساترەکان بەهێزتر دەکەن. مترسيل سجيونا طائفة دبوبة طبعا مترسيكا نو بيجين زورا دبوبة سلاحك رهبتها يبصوت ميدان الشر دا دجمن هكا هندي بين براكي
او هكا دبابه بيني تو تركيز اقتصاد دبابه اوقات بيجي هكا دبابه مثلا عاطل كم ام بشكينين ام الشم او الجبهه تاكيد وقت بي سيطره سر كم اجا ام ایرا ام تبید حوالد ما سایق ما پیچک شارزاب میدان شریدا امشین دبابا خو پارزین اما نکن دشمن تأثیری لیب کرد یا دیجی هنگ همه زانن او تانک دست مدا پیچک نه پیچک گلت کونه پاشمایت رجما بعثن او یک تانکی هنده جار خلال نو میدان شرید گرپان شریدا توشی هنده آریشات بید عطل کونه مکیناوی تکشید توپاوی تکشید وی گاوه ام نابید ام هنده جارا دو دبابه دیچین دبابه که عاطل بید از دبابه نابجمه دبابه عاطل بی نابجمه چونکه دا معنی ورزید پیشمرگه نه نخرای ولتن نشتید ما هنگه مکینه بدم ده هر ری بین دوش که کارتینین ایدی کارتینین حالات عطل بینه و حالات تکشون دبابه بلی تأثیرات دزمینی هنده جارا زورترن السر طائفه ما چونکه باعتبار او دبابه بچکا کونه گلکا کونه یا کار کردیه بس سپاس بو خدا و سپاس بو آن قهرمانان کوشیان اوی دبابه جارا کادی وکیل بیشید روح که جدید بین نده و جیان که جدید کند روح اوی دبابه دو کار بکنیم و ما کار بکرو و ما سرکفتی اینانو و هایوکی همه ملت کرزانی تو همه فرمانده زان دوره رولا دبابه و رولا هزا پشتوانیه که بگشتی رولا که کاریگر بی رولا که دشمن هر جایی که هر جبهه که زانی باکو او تانک او اوزاری باشه او مدرعیت هاتینه ترسد کفت دادم ما گله جارا من جهاز حالی بی گازی گودت کرد گوتی او خبر گود نما گوت او هاتن و دنگ دبابه توانید مجی زور باقی ما او اخوند حالی بی نورین مشتا برستلیت هاتن ما گوتو در علمت ترسن ویداد کم کسایی بزنیتن که گرینگی دبابه چنده که همچین هجوم و اردا اوه اوره که گله که برس بید ویتن حتی تو بشه ناف هجوم دا تدخلی بکی یعنی واره تو 4 نفری ناف تانک که هنده دا دیدناتا کمتره گهلبون کمتره هر دبابه تو توپا تقینی تو انتحاریت تقینی اوه یعنی زیرکی بید ویتن حتی تو بشه اوان دبابا کار بید بکی یعنی دوره بید وین تشت بید وین حتی تو بشه شولتی دا بکی هیزی پشتوانی زور گرینگه زور باشه زور بقوته زور ببیرو باوره زور به همته بس خاک و وطن و کرامت حقیقت ایما کاک جان ایما پیشمرگه لشورش ایلونه مرام صفای بارزانی رحمتی الله روسیه بو عبدالکریم انقلابی کرد نوری سعید چو ایما شر نوری سعید مان عبدالکریم هات ما شر عبدالکریمی کرد پیشمرگه بیرو باوری پیشمرگه عبدالسلام عارف هات شر وی کرد احمد حسن الاویدی عبدالرحمن عارف هات شر وی مان کرد صدام هات اول همون درنده تربو شر وش کرد بیرو باوری پیشمرگه اونده بقوته استعمالی کی بدری امن حقی کردان آدم آن شر کردی کن آن آبادی داری خیاریان خوابه زور خیاریان خوابه چون ملت کرد نامناتی بیرو باور هیا یەکێکی دیکە لە ئەرکەکانیان ئەوەیە کە ساتری تیرۆریستان و دژمنان لە ناو دەبەن و دوای ئەوە دەست دەکەن بە ڕاوەدونان و هێرشکردن بۆ سەر دژمنان ئیدی لێرە مەترسی گەورە دروست دەبێت بەڵام ئەوان لەم مەترسیانە سڵ ناکەنەوە ابشانازی و امشین بحثی هجوم ربیع بکن چنگی دور کتیبه دبابا و گل همه فرماندید بجدار بید بشر دا دوره که یک جار زور وکی دیجوریا برز بی امانجید خصوصی دستخواه اینان او شر بی و شر اولی امشیان الحالات الدفاعی حالات برگیری ام بچنه حالات هیرش کردن سر دشمنی و امشیان الناحیه که ناحية ربيعة يكون ناحية كاستراتيجية لدست داعش دول قال ارتباطها بتواصلها بالقل داعش سوريا أمر هذا دون و كتيبات دبابا والقال حوالد مات
چونکی ام نبس دبا بین ام بطاليون مشاطر الجمدا لقك دروعات جمدا ام آماده بين المنطقة الساحلة آماده كاريت خوي درستي مكرن وروجا وكيد بيجن دست بكرنا هيرشي اما خونزي كي تشابرت بشمرگه كري سنگرت امامي وامشيان ام ببينا دوبش هنده دبابا الله ما در كفتن جا محورة كي دي بشمرگه مد چون ام وجد بيجت بشكا بتريد كفتينا المحور يكسر بو ناحية ربيعي كو ام جمارك الافسرت ريكو بيك وعو بشمرقة قهرمان اوت شاونا ترس راستي ام لقا سنوري سوريا امري كفتين وما واكي چند ساعات ام جشتنا الناحية ربيعي وامشي الناحية ربيعي رزقار كاين وام دجمني الناحية ربيعي دا وكيد بيجي خراب نهي لنو بكوجين أما شركي وكيد بيجي يكلا كريا وبي كو حالتي بيشمرقة الحالتي برجري بي حالتي هيرش كرني أما بشتي بهجوم ربيعي شجرة داعش خلبار سنجي بيشمرقينا ئەم هێزە بە هەموو جۆرە چەکێکی قورس دوژمن بردومان دەکەن و ئاگریان تێبەردەدەن و گۆڕەپانی جەنگیان لێ دەکەن بە دۆزەخ. ئەوانە لە خزمەتکردن بەردەوامن و بڕیاریان داوە بەردەوامیش بن لەوەی ئەم تانکانە بکەن بە سمبوڵی بەرگری و سەرکەوتن و پەرستنی کورد و کوردستان و پاڵپشتی بۆ پێشمەرگە. أمان جماعة أويا أم بنياتك أساسي بو صنف دبابا دالين بو بشمرقة آماده كين بو هر كاركي كود دجمنو نحزد مزورن دست خودریش کنه هریما کردستانی امان دستا ببرین امانه کن سنونی کردستانی برزینی اما دانین او ارکید اسب راد بم ارککی پیروزه او شانازیه بو منو شانازیه بو بنمالا منو شانازیه بو عشیرتا منو شانازیه بو من که از کردم از اوی برکی رابم هر وکی همه او ارکب سناهیده که بید سر ملید من هک از ببینم او افسر و او پیشمرگت قهرمان و هدوسوس و رخو چاند من و او جی چوا از پیچک از من دفعم او هیچتر من دفع ترن از ارکیما او کو ام الجل فرمانده لشکری کردستان بگشتی همه هزه چکدار چه پیشمرگه بن چه پلیس بن چه آسایش بید ام بشین هزه که دابین کین امشین ولات خو امشین کردستان پارزین دشمن کەوتت پێشمەرگە یەکسەر گیان فیدایی و بەرخودان و لە خۆبردووی ئازایەتی و دلێری دێتە بەرچاوت. پێشمەرگە ئەو هێزەیە کە لە تەواوی جیهان ناسێنراوە نەک تەنها لە وڵاتی خۆی پێشمەرگە بە پێشمەرگی کەوتووە بۆ پاراستنی نیشتیمانی بەڵام جگە لە پاراستنی نیشتیمانی سنووری پاراستنی نیشتیمانی تێپەڕاندووە ئێستا بە هەمرۆڤایەتیەکانیشی پاراستووە لە دوای شەڕی داعشەوە. بەنسبەت هێزی پشتیوانیەک ئەگەر بێت و سەیری پێشڕەوەیەکانی ئەو دوایەی هێزی پێشمەرگە بکەین زۆربەی هەرە زۆری دەستکەوتەکان لە ڕێگەی هێزی پشتیوانی یەکەوە بوون ئەوەش لە ڕێگەی بردومانکردنی سەختی تۆپبارانکردن لەلایەن هێزی پشتیوانیەک کە بوونە ئەگەری بەدەستهێنانی سەرکەوتنی هەرەمەزن و توانیان داستانێکی هەرەمەزن لە پردی تۆمار بکەن. لە کوردستانەکەمان هیچ وشەیەک پیرۆستتر و گەورەتر لە وشەی پێشمەرگە نادۆزرێتەوە. پێشمەرگە مرۆڤێکە کە هەمیشە ژیان و ژیانی خۆی بەخت کردووە لە پێناو نیشتیمان و نەتەوە و گەلەکەی. من وای ئەبینم ئەگەر پێشمەرگە نەبووە ئێمە ئێستا و ئازادی ئێستا هەمانە نەمانە بینی. هەروەها ئەو کەسە دڵسۆزانشن کە هەمیشە پشتیوانی بوون بۆ ئێمە. ئێمە وەکو فەرماندەی پشتیوانی ئێمە لە چەند سنف پێکاتوینەوە کەتیبەی دەباباتیشێکێک لەو بەشانەیە کە لەو فەرماندەیە لەناو تەشکیلاتی ئەو فەرماندەیە و من ئەتوانم و ئیسپاتیشیان کرد لە شەڕی 2014 و تا ئێستا لە شەڕی داعش هەمیشە ئەوانە ڕۆڵێکی گرنگیان هەبووە و زۆر مردانە و بوێرانە بەرەنگاری دژمن بووینەوە و ئەو ناوچە ئازادکراوەکانیش هەمووی ئەوان دەورێکی سەرەکیان هەبووە لە شەڕی لەگەڵ داعش و
هەموو دژمنانی کورد و کوردستان و لە ئێستا و لە پێش ئێستا و ئەوەی بێتیش ئینشاءڵڵا ئێمە هەروە دەبین وەکو فەرماندەی پشتیوانی و هەموو بەشەکانی فەرماندەی پشتیوانی جێی دەستیان دیار چونکە ئێمە هێزێکی هەمووی کاملکەری یەکترین ئەوە هەندەسەیە ئەوە تانکە ئەوە تۆپخانەیە ئەوە موشەکە هەمووی ئەوانە هەموو لە ناو فەرماندەکانی پشتیوانی خۆیان لێکە دەنەوە بەڵام هەر یەک بە ئیشی خۆی و بە بەشی خۆی و شەهید و برینداریشیان هەیە و ڕێز و نەوازشیش با و شەهید و بریندارانەی هەموو پێشمەرگە دادەنوێن خۆشتان وەکو ئەعلامی و ئەوانە ئەزانن کە ڕۆڵیان چ بووە و چ دەورێکی گرنگیان هەبووە هەم لە شەڕی داعش بووە هەم لەم چەم هێرشانەی لە پاش بە خیانەت دەستدانی کەرکوو کە خیانەتێکی گەورە بوو لە گەلی کورد کرا پاشان گە ئێمە توانیمان خۆمان ڕێک بخەینەوە و ئەو خیانەتە لە ناومان دەربچیت و خۆتان شارەزانە ئەمە ئەو ڕۆژە بە تەواوی لە بیر بنێت چەندی مانگ بوو شەڕی پردێ ئێوە ئەعلامیەکان هەموو دەبێت خۆتان قەزاوات بکەن کە ڕۆلی پشتیوانی چ بوو و چی کراوە چ بەسەری دوژمن هینایان ئەوە هەمووی ئاگری پشتیوانی بوو نەخوا بە ئاسان نەدە ئەوە هەدیە کوردستان 24 یا سەربازی بوون هەدیە بۆ عەمید محەممەد زەکی فەرماندەی کەتیبە تانک یا پشتیوانیە یەک بۆ کار و چالاکیتوان و ئەو سەرکەتنت کولبەرێکت شەڕ دژی دژمنت کورد و کوردستانی بدەستینای پێشکەش بیت.